حەج وەکو هەر عیبادەتێکی تر مەرجی خۆی هەیە. مەرجەکانی یەکەم مسلمان بوونە کەوا بوو حەج لەسەر کافر نییە، ژیرێتیە کەوا بوو لەسەر شێت و گەلۆر نییە، باڵغ بوونە کەوا بوو لەسەر مناڵ نییە، سربەست بوونە کەوا بوو لەسەر کۆیلە لەسەر عەبد نییە، سامان و توانای حەجکردنی هەبێ کەوا بوو ئەگەر سامان و توانای حەجکردنی نەبێ حەجەکەی لەسەر فەرز نییە. لەم سەردەمەشاوە کە ئەڵێن ڤیزەشی هەبێ جوازی هەبێ بۆ نمونە لەم جۆرەشتانە کە ئێستاوای لێ هاتووە لە ضروراتی سەفەرکردن هەموو سەفەرکردنێک، چکە گەر جواز سەفەری نەبێ ناتوانێت بڕوە بەنسبەت کەسێک کە لە دەرەوەی سعودی و داخڵ نابێ مەگەر لەو حدودەوە خۆی پیاکە. و هەروەها جوازیشی هەبێ گەر ڤیزەی نەدەنێ ناتوانێت، چونکە ئێستاوای لێ هاتووە حەج ممکن نییە تەرتیب نەکرێ، یعنی سە لە ملیۆنێک هەزار کەسە چێ چگە لەوانەیە کە لە ئەوروپان بە شێوەیەکی گشتی، ئەمما ئەوانەی بۆ نمونە 200 ملیۆن نفوس لە مسلمان لە هندستان هەیە لە هەر ملیۆنێک هەزارە چێ. هەروە مەسەن ئەو نفوسە قەڵەباڵغانی کە زۆر زۆرن وەکو ئەندۆنیسیا ئەوجا پاکستان و ئەوانی تریش ئەمانە مەرجی حەجن.